لە شکۆدارترینی مێژووەوە بۆ شکۆدارێکی دیکەی مێژوو تکایە بە پەلا بگە ئەمریکا و زۆر پێویستمان پێێتە. ئەمە نامەی دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکایە بۆ کریستیان ڕۆناڵدۆی ئەستێرە ناوداری تۆپی پێ. ئەم نامەی لە کاتێکدا دنیا لە چاوەڕوانی ئەگەری هێرشی ئەمریکایە بۆ سەر ئێران و ئەو گرژیانەی کە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە. بەڵام دۆناڵد ترامپ بە شێوەیەکی ناکاو نامەیەکی بۆ کریستیان ڕۆناڵدۆ ناردووە و داوای لە دەکات کە بە پەلە بگاتە ئەمریکا چونکە وەک خۆی دەڵێ زۆر پێویستیان پێ هەیە. هەندێک وایان لێکدایەوە کە داوای ترامپ لە ڕۆناڵدۆ ئەوەیە کە پەیوەندی بە خولی ئەمریکاوە بکات. هەندێکی دیکەش دەڵێن نابابە مەسەلەکە شتێکی ترا مۆندیالی 2026 لە ئەمریکا تەقی زۆری لەسەرا ڕەخنەی زۆری دەگیرێت بۆیە داوای لێ کردووە کە ڕۆناڵدۆ دەست بە هەوڵەکانی بکات بۆ مۆندیالی ئەمریکا و بەشداریشی تێدا بکات. وردەکاری زیاتر لەبارەی ئەو نامەی ڕۆناڵدۆ یاخود ئەو نامەی ترامپ بۆ ڕۆناڵدۆ لە 1964 کە ئاردی بخوێنەوە کە ڤیددیۆچی لەگەڵدایە تێدا ترامپ لەگەڵ ڕۆناڵدۆ بێکەوە یاری تۆپی پێ دەکەن.